ساڵتان لەبێت بینەرانی کورسات نزمنا ڕۆتۆفی قبل خێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەرێم لە ڕێگەی بەغداددا. دیارە لە ئێستادا دوایەوەی کە پرۆسەی ڕاگەاندنی ئەنجامی بەرایی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕاگەێنراوە و ناوە ینی لایەنە سیاسیەکان کۆبوون و گفتوگۆکانیان لێرە و لەوێ دەکەن لە ناو شیعەکان. ماڵی شیعی بە تەواوەتی بۆتە دوو بەش و بەشێکیانەوانەی کە توانیوانە کورسی باش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەست بێنن خۆیان ئامادە کردووە بۆ گفتوگۆیەکی فراوان هەم لە ناو ماڵی شیعی هەم لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی سونە و هەم کورد بۆی کە حکوومەتی داهاتووی عێراق و نەخشەی ئەو حکوومەتە و استراتیژی ئەو حکوومەتە گفتوگۆی لەبارەوە بکرێت و پێک بێنرێت. هەرێم هەمیشە لە ئێستادا لە گفتوگۆی ناوخۆی تا ڕادەیە دەتوانین بڵین سستە ئەوەی کە بەڕێوە چۆ تەنها یەگەڕی گفتوگۆ و سەردان بۆ لە نێوان لایەنە سیاسیەکان بۆی کە خۆیان ڕێک بخەن و نێو ماڵی کورد ڕێک بخەن بۆی کە ئامادە بن و ساز بن بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنە عێراقیەکان لە ڕێگەی بەغدا بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. چکارێمی کوردستان بەدەر لە بەشداریکردنی وەکو بەشداریشی حکومی لە کابینەی وزاری نوێی حکوومەتی عێراقدا کۆمەڵێک کێشەی سیاسی و دەستوری هەیە کە پێویستە ئەمانە لە چوارچێوەی گفتوگۆکاندا لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق و بە تایبەتی شیعەکان یەکلایی بکاتەوە. کورد چۆن نەتوانێت بە یەکگرتووی بچێتە بەغدا؟ ئاخۆ ئامادەکاریە کراوە لە ئێستادا ئەو داواکاریانە چییە کە پێویستە کورد لە ئەجندای گفتوگۆکانی خۆی لەگەڵ لایەنە سیاسیەکان بە سونە و شیعە جێ بکاتەوە بۆی کە بتوانێت ئەمجارە بەشداریەشی کارە سیاسی و ئەکتیف لە حکوومەتی عێراق بەشدار بێ و جێگەی خۆی بکاتەوە. گفتوگۆکەین لەم بارەیە بە میوانداری بەڕێزان کاک بەختیار مستەفا نووسەر و سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێربی کاک بەختیار سوپاس دەکەم. هەروەها بڕیارە کاک مهەنەت فەیساڵ چاودێری سیاسی لە ڕێگەی سکایپ لەگەڵمان بێ کە ئامادە بوو ئیژواتر دەچێت لایەوە بۆ گفتوگۆکردنیش. کاک بەختیار ئێستا بەدەر لەوەی کە لایەنە سیاسیەکانی عێراق خۆیان ئامادەکەن بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی یعنی ڕەوشێکی سیاسی تا ڕادەیەک ئاڵۆز عێراقی شاتۆتە ئاراوە بە حکمەوەی کە ئەو پێکدادانە هەبوو کە داعش هێرشی کرد لە دیالە و دوجار بووە هۆکاری پێکدادانی نێوان سونەکان و شیعەکان و کوژرا و بریندار هەبوو. ئەمە تا ڕادەیەک دۆخێکی ئاڵۆز و گوماناوی و تەماوی هێناوەتە ئاراوە. ئەگەر وەسی عێراق بەم ئاراستە سیاسی ئاڵۆزە بڕوات پێت وایە گفتوگوی نێوان لایەنە سیاسیەکان ئاسانە بێت بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق یان نەخێر ئەستەمە؟ سپاسانەکەم. بێگومان هەمومان لە دوور و نزیکەوە چاودێری هەڵبژاردنەکانی عێراقمان کردووە هەلومەرجێ سیاسی وەزعی ئابووری و وەزعی کۆمەڵایەتی خەڵکی عێراقمان بینی و ئەزانین کە لە سەراپای عێراقا لە کوردستانەوە با بڵێن لە زاخۆ تاوەکو بەسرە خەڵکێکی زۆر کەم چوونە سەر سندوقەکانی دەنگان و ئەوانش کە چوونە سەر سندوقەکانی دەنگان با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ڕزایەتیان هەبوو لە باردۆخی هەیەوە معالم و سیمای سیاسی لە عێراقا تقریبن تا ڕاجێکی زۆر گۆڕی و ئێمە ئازانین کە هەلومەرجی عێراق لە دوای ڕوخانی با بڵێن ڕژێمی دیکتاتۆری بەعسەوە هاتنی ئەمریکیەکان و ڕۆژاوایەکان و بەردەوامیش با بڵێن باڵادەستی و هەیمەنەی ئێرانەکان لە سەبارەت بە سیاسەتکردن لە عێراقا ڕۆڵی کاریگەری هەبووە و ململانەکانی ناوچەکە و کێشە ئەقلیمیەکان و سراعەتیان لەگەڵ ڕۆژاوایە زۆربەی هاتوۆتە سەر خاچی عێراق. ئەموو ئەمانە وای لێکردوین کە یعنی ئینسان بە وردی سێکە بزانانی ئاراستەکان بەرەو چیە ڕای لەلایەکەوە پێ ئەچێ ئێرانەکان نیگەران بن لەوەی کە زۆرێک لەو هێزە سیاسانەی کە نزیک بوون لە ئێرانەکان و ئەوانەی کە ڕابەرایەتی حەشدی شعبیان نەکرد ئەوانە دەنگێکی زۆر کەمیان هێناوە و ئەوەی کە تێبینیە کرێ ڕەوتی سەدر لە هەموو لایەنەکان زیاتر کورسی هێناوە کە ئەو وا دەرەکەوێت کە هیچ نەبێ بێلایەنە یان دوورە لە ئێرانەکان و لە تەنانە لە لەبەری ئێران دوورکەوتۆتەوە لەبەری ئێرانەکان دوورکەوتۆتەوە و لەم ناوەشا لە نێواندا هەمومان ئەیبینین کە پێکاتە و وەزعی عێراقی وهەیە کە بوونی شیعە و لەلایەک شیعی نزیک لە ئێران و شیعەکانی جیاوازتر لەوان و بوونی سونە و سونەکانیش دووسێ جەمسەری جاجان جەمسەرێکیان ئەوانن کە لەگەڵ
تورکیا و قەتەر و ئەوانە نزیکایەتیان هەیە و هەندێکیش لەوانە نزیکایەتیان لەگەڵ سعودیەکان و لەگەڵ دەوڵەتانی تری کەنداوە هەیە لەو لاشەوە هێزی توندڕەوی داعش کە لەسەر و هەمیانەوەی ئەوەی کە تێبینی ژەکرێ سەبارەت بە ماڵی کوردیەوەی کە کورد تقریبا نزیک لە کورسەکانی جارەکانی پێشووتری هێناوەتەوە گرنگەوەی کە کورد چۆنچۆنی مامەڵە لەگەڵ باردۆخەکەکە هەلومەرجی عێراق هەموو ئانوساتێک لە دوای ئەو با بڵێن کە لە 2009 لە ئۆکتۆبری 2009 خەڵک هاتە سەر شەقامەوە خوێن ڕژاوە ئەو ئاڵۆزانی کە لە عێراقا ڕوویانداوە هێنانی مستەفا کازمی وەکو سەرۆک وەزیرانێکی نوێەوە بڕیاردان لەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقا کرێ دووسێ شتی نەتوانی بە تەواوەتی بگەێنێتان جەم کە یەکێک لەو خاڵانەی کە ئەنجامیدا بڕیاری لێ ئەو بکە هەڵبژارنی پێشوەختا کرێەوە هەڵبژارنەکە کرا بەڵام ئەوەی کە زۆرێک لەوانەی کە دەستیان هەبوو لە کوشتنی ئەو خەکانی کاتنە سەر شەقام تا ئێستا نەدراون دەستی یاسا زۆرینیان و هەروەها لە بەرامبەریشا بەڵێنێکیکە هەبوو کە ئەوانەی دەستیان هەیە لە گەندەڵی و ئەوانەی کە پارۆپولی عێراقیان بڕۆتە دەرەوەی عێراق بتوانن ئەو پارۆپولانە بجارنەوە گەندەڵکاران بە سزا بدەن. لەم نێوەندە هەموو تەرەفێک هەموو لایەنێکی سیاسی پەرۆشی ئەوەیەکی کە بزانێ حسەی خۆی لە با بڵێن مێزی گفتوگۆکان لە دەسەڵاتی عێراقی داهاتوی عێراقا چەندە بۆیە شتێکی زۆر ئاڵۆز و وێنەکە ڕوون نییە ینی غموزێکی زۆر هەیە سونەکانە ناوخواانە کێشانە کێشەشان لەگەڵ شیعەکانی عێراقا هەیە و کوردیش لەو بینە باجی ئەو ناوەندەی یاوە ئەبینین کە لە ناوچەکانی کەرکک و دیالە و لە نزیکی موسڵوانە هەتا ئێستا داعش جم و جۆڵی خۆی هەیە لەلایەک کێشەی نێوان داعش و عێراقیەکان و داعش و هێزی پێشمەرگە لەلایەکەوە هاتنی با بڵێن ژمارێکی زۆر لە حەشدی شعبی و بە پاڵپشتی ئەوانە خەڵکانێک گەیانەوێت زەویزاری کورد کە تا ئێستا مەسلەی مادەی 140 ئەوانەیە گلایی نەکراوەتەوە کۆمەڵێک ئاڵۆزی لەو نێوەندە هەیە گرنگ یەک شتە کە بەنیسبەتی کوردستانەوە ئەوەیە کە هێزە سیاسەکانی کوردستان بێ لەوە تێبگەن کە تەنها بەدەستێنانی کورسی بەس نییە و لێرە براوە و دۆڕاو نییە ینی هەتا گەر جێچێتی پارتی کەمتریشان بێنە لەوەی هەیە و هێزێکی تریش بەهاتاتە پێشەوە زیاتری هەیە و جاران کە بزوتنەوەی گۆڕان لە ساحەکەیە کورسی هەبووە هەموو ئەمانە ئەرچێکی نیشتیمانیان لەسەر شانە کە بە یەکدەنگ و یەکدەست پێویستە بچنە بەغدا دوور لەوەی کە چێ کورسی زیاتری بەدەستێناوە و بە نەزع و بە لە خۆبایبوونی سەرکەوتن و کورسی زیاتر بەدەستێنان بەمەتێ نەکەوین ئێمە ئەرچێک و مەهامێکی نیشتیمانیمان لەسەر شانە ئەوەیە کە کورد هەم لە داواکردنی پۆستەکانی خۆی هەم لە داواکردنی ئەو مادانی کە پەیوەستن بە مادە دەستوورەکانی پەرلەمانی عێراقیەوە کە پێشتر ئیقرار کراوە وەتا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتیش لە مەسەلەی بەشەبودجێی هەرێم و لە مەسەلەی پێشمەرگە و لە مەسەلەی جێبەجێکردنی مادەی 140 یانەوە مادەی کە بوو بە بەدیلی مادەی 140 هەموو ئەمانە ئەرچی پەرلەمانتارەکانی عێراق و وەزیرەکانی عێراق و سەرکۆماری عێراقی ئایندێ لەو دانووسانانەیە ئەبێ هەمووی بە وریایی و مامەڵە دانوستانی ئەم جارە قورسە بێت بە تایبەتی بۆ کورد بێگومان قورسە بێت چونکە معالیمەکان وردە وردە ئیتر مەسەلەی کارێزمایی و مەسەلەی سیاسی دیارەکانی عێراقوانە بەرەو کاڵبوونەوە ڕوا مەسەرەن جیلێکی کردێتە پێشەوە لەوانەیە 19 ساڵیکە خەڵکانێک نەزانن ئەو تێکۆشەرانێکە لە عێراقا خەبات و تێکۆشانیان کردووە چێ ئەوانەی کە لە حیزبی شیعیا بوون چێ ئەوانەی لە ناو حیزبی داعوە و معارەزەی حکوومەتی عێراقی بوون چێ کۆچ کرد و مام جەلال و کاک مەسعود و ئەمانە ئیتر بەرەو ئەوە ڕوە کە خەڵک لەبیرێچێتەوە جیلێکی تازە مامەڵەیەکی قورسمان لەگەڵایە چۆن کورد یعنی لە ڕێگای ئەو مادە دەستوریانەوە و پێداگیری خۆیەکەوە هەوڵی جدی بە نەتەوەی گرتوەکان بێتە سەرخەد و خەڵکی دەرەچی بەشداری پێکا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بە هەومان لە دەرچێکی باشالی دەرچینە دێمە خزمەت جەنابەت بۆ ئەوەندەی پرسیاری گرنگتر کاگوتیا سوپاس دەکەم کاک موهەنەد فەیسەڵ چاودێری سیاسی کە لە ڕێگای سکایپۆ لەولێ لەگەڵ مای سڵاوت لێبێ یعنی وەکو کاک بەختیار ئاماژەی پێدانی کۆمەڵێک کێشە لە ئێستادا بەرەوشی عێراقی گرتووە بۆ نمونە کێشی زۆری ژەنێوان لایەنە سیاسیەکان هەیە بە دیاریکراوی لە نێو ماڵی شیعیەوە تا خۆیان دوو بەرن سونەکان بە ئامانشیەوە ئێمە کە قسە لەسەر کورد دەکەین ینی بیرمان نەچێت کوردیش هەمیشە لە ڕابردوو ناتەبا بووە و کێشەی هەبووە و
تا ڕادەیەکیانی بینیمان لە 2010 بە چ شێوازێک چوە بەغدا و چۆن مامەڵەی کرد بۆ بەدەستێنانی هەندێک پۆست و هەندێک پۆستیشمان لە دەزا بەوەی کە ناتەبا بووین. پێ دوایەم جارە کورد ئەگەر بەم شێوازەی ڕابردوو بچێتەوە بەغدا و یەکگرتو و یەکریز نەبێت لە نێو ماڵی خۆیان لەسەر ئەجندایەکی استراتیژی فراوان بۆ نێو ماڵی کورد لەگەڵ بەغدایە گفتوگۆنەکە ئەتوانێت ئەوەی کە هەیەی لە بەغدا بەدەستی بێنێ یا بەغدا وەڵاممان ئەداتەوە بۆ داواکاریەکانمان؟ سڵاو بوو جەنابەت و بۆ میوانەی بارەزێت و بە هەموو بینەرانی کورسات نیوز. وەکو جەنابەت ئیشارەت پێدایە، ینی ئێکە کێشە سەرەکیەکانی کورد هەر لە مێژوودا ئەمە بووە کە تەبایی لە نێوان هێزەکانی کوردیدا نەبووە، دایمەن ناکۆکیان لە نێوانیان هەبووە. ئەمەش بۆ ئەگەری ئەوە کە کورد زۆر جار هەتا لە مێژووشدا زۆر تش لە دەست بدەن بە ئەگەری ئەو ناکۆکیانەی کە لە نێوانیان هەبووە. یعنی ئەتۆ پرانە لە مێژوو لە لاپەڕەکانی مێژوو بخینەوە کە ببینیم کە ئەگەری ڕووخانی ئەو میرنشینانەی کە هەبووینەی کوردی لەم ناوچەیەدا ئەگەری سەرەکی ئەوە بوو کە ناکۆکیەکان لە نێوانیان هەبووە، کە تەباییان لە نێوان نەبووە، کە ڕێککەوتنیان نەبووە لەسەر هەندێک بابەتی کە نەتەوەیینە و بابەتی گشتینە کە گرێداینە بە هەبوونی کورد لەم ناوچەکەیدا. سەبارەت بە عێراق دوای ڕووخانی ڕژێم کە کورد گەڕایەوە بۆ بەغدا بە شێوازێکی بە پێکێکی هێزەوە، هەر لە نووسینەوەی دستور، هەر لە بەشداریکردن لە حکوومەتدا لە 2003 دوای 2003ەوە پێکەی کورد زۆر بەهێز بوو لەلایەن لایەنەکانی عێراقی، لەلایەن وڵاتانی هەرێمی، لەلایەن وڵاتانی زلهێز وەکو ئەمریکا ئەوانی تر، بە تایبەتی کە جەنابی مام جەلال لەوێ بوو. پێکەی کورد زۆر بەهێز بوو، زۆر کاریگەر بوو، هەر لە نووسینی دستورەوە ئەمە ڕنگدانەوەی دەدات کە ئێستا ببینیم کە لە ناو دستور چەندین مادەی دستوری لە بەرژەوەندی کورددا چەسپاندووە کە ئەمە بەڕاستی زۆر لایەنی تر پێرازی نەبوون یان پێیان باش نەبوو، بەڵام ناچار بوون لەبەرەوەی پێگەی کورد زۆر بەهێز بوو. ئەمەش هۆکاری سەرەکیەوە بوو کە لەو کاتەدا کورد تەبا بوون، کورد یەک بوون و بە یەک ئەجینە چوونە بەغدا. بەداخەوە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال، دوای ئەو ڕووداوانەی کە ڕووی دانا بە تایبەتی دوای ڕیفراندۆم و ئەوانە، ڕاستی کارەکە کورد ئەو پێکەی خۆی لە بەغدا دەستداوە، ئەو پێکەی کە بەهێز بوو لە بەغدا نەماوە. یعنی ئەمە ڕنگدانەوە لە زۆر شتی دەداتەوە، هەر بگرە لە استحقاقاتی دارایی هەرێمی کوردستان چون ئەوانە ینی گەمە بە کورد دەکەن لەبارەی ئەم داهاتی بەشی کورد و پشکەی کورد لە بودجەی عێراقدا، هەروەها لە پوستەکانیش هەمان شێوە. ئەمەش دەگەرێتە پاوەی کە کورد ناتەبا بووە، کە لایەنی کوردی پەرت و پەلا بووە، کە بەڕاستی لە بەغدا کە لە جیاتی ئەوە یەک بن و تەوا بن و بە یەک دەنگ قسە بکەن، چونکە شەڕی وێن دەرێ یان شەڕی بەغدا شەڕێکی دستوریە، ئەتوو دەبی ئەتا بتوانانی ئەو شەڕێکی نەتەوەیشە، چکەمە وەکو نەتەوەی کورد بەڕاستی دەچینە بەغدا کاک. بەڵێ خۆ ئەو لە دستورە هەیە شتێکی نەتەوەی لە دستور نووسراوە کە بوونەتەوەی کوردە، هەر لە دامپێدان بە هەرێمی کوردستان، بە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان، ئەمە هاتینە دی بە تەبایی لایەنەکانی سیاسی. بەڵام ئێمە خەریکی ئێستا ئەمانە بەڕاستی لە دەست دەدەین بە ئەگەری ئەمە کە لایەنەکانی سیاسی هەرێمی کوردستان ئەو ناتەباییە و ناڕەحەتیە و ئەو ناکۆکیی کە هەیە لە هەرێم ئێمە دەگوازینەوە بووکێ بۆ بەغدا. ئەمەش بەڕاستی هەڵەیەکی کوشندە و باجێکی قورسی دەبێتن ئەکەر بێتن و لاەنە سیاسەکانی ئەوانێک کە ئێستا براوانە لە هەڵبژاردن کە ڕەنگە ئێستا بگەنە 6 کورسی وەکو ئەو مامۆستا بەڕێزەش ئیشارەتی بێدا. گرنگ لە کورسیەکانینە، گرنگ بەڵێ کاک بەختیار، گرنگ ئەوەیە کە ئێمە بە ئەجنیدەیەکی وازەح بە پرۆژەیەکی یەکگرتو داڕێژرا و لە نێوان لایەنەکاندا بچینە بەغدا. کاگێ موهەنەد، ئێستا زۆرێک لە چاودێران کە چاودێری ڕەوشی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانەکەن ڕاستە لە ماوەی ڕابردوو بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان یعنی جەولەیەشی کرد لەگەڵ لایەنەکانە و کۆمەڵێک گفتوگۆ و کۆمەڵێ زەمینە سازی کرا بۆی کە ینی پەیوەندی و هەروەها گفتوگوی زیاتری بەدوایە بێ. بەڵام ئەو ڕووداوانەی کە بۆ نمونە چاودێرانی سیاسی بە تایبەتی لە دوای کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان و تێکچوونی نێوان ڕەوشی فراکسیۆنەکان بینیان
بە ئاماژەیەکی مەترسی و بە ئاماژەیەکی باشی نابینن بۆ تەبایی نێوماڵی کورد. جەناب دۆکو چاودێرێکی سیاسی تا چەند لەگەڵ ئەو ڕایی ئەمانە مؤشری خراپن و ئەمانە پێمانەڵن کورد لە ئێسەوە ناتەبایە کە بە شێوازێکی یەک ڕیزی ناچێتە بەغداوە ئەم جارە ژۆکو 2010 کۆمەڵێ مافی دیکەمان لە دەسەدەین. بەتاکیت من هاوڕۆمە لەگەڵ ئەو بچوونانە چونکە من ئێستاش گوتن ینی بەداخەوە ئەو ناکوکانەی کە هەنە لە ناو هەرێمی کوردستان لە نێوان لایەنەکان ئێمە دەگوازینەوە بۆ بەغدا ئەمەش هەلەیەکی کوشندە زۆر لەوە کوشندەتر دەبینین کە وەفدی کوردی هیچ جارێک پێکەوە نییە یعنی دەبینی وەفدی کوردی وەفدی حزبیە هەر حزبێک وەفدێک دانێری بۆ بەغدا ئەمەش دەبێتە ئەگەری ئەمە کە کورد بە شێوەیەکی لایەنەکانی تری سیاسی عێراق بە شێوەیەکی بچووکانە تەماشای کورد بکەن و ئەوها سەیری بکەن کە ئەم وەفدە هاتیە بۆ بەرژەوەندی حزبی خۆی هەندێک پووز بەدەست بینێتن ئەوجا ئەوانە ئەم حزبە ڕازی دەکەن بە هەندێک پووز بەرامبەر بە شازازکردن لەسەر هەندێک مافی سەرەکی هەرێمی کوردستان یعنی دوو تەماشا ئەمە لە 2005 دستوری عێراق بەرقەرار بۆ پەسەند کراوە کە زورینەی کورد دەنگی لەسەرداوە اینجا عەرەبەکان ئێمە شەرەکی دستوری ڕاست و دروستمان نەکردیە یعنی ئێستا چەندین بابەتی دستوری هەیە هەتا ئێستا چارەسەر نەبووە هەتا ئێستا جێبەجێ لە 150 خاشی کوردستانیشمان لەدەزا بەڕاستی بە هەندێک هۆکاری سیاسی ئەمە جگە لەم کارە ساتای کەڕوویدا ئەمە باسی بەغدا شاری بەغدا باسی شاری دستوری دەکەین لە بەغدا لەناو هۆلی پەرلەماندا کە لەوێ ئێمە مادەی دستوری زۆر هەیە کە گرێدایە بە هەرێمی کوردستان بە نەتەوەی کورد بەڕاستی ئێمە زود کارمان لەسەر نەکردە لەبەر پوست و لەبەر ئێمە کە بچین زیاتر پوست وەربگرین و ئەو پوستەی کە گرنگە لۆ خۆمان دەبی ئەوە وەربگرین ئێمە ئەو شتانە هەمومان لەبیر چوونە کە مادەی دستورینە کە زۆر گرێداینە بە دۆسی کورد بەگشتی یعنی بوو نمونە یەک لە مادە زۆر گرنگەکان کە ئێستا کێشەی سەرەکی حتا بودجەی هەرێمی کوردستان پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق ئەوەیە کە ئەو مادەی کە گرێداینە بە بەرەخستنەوەی نەوت و غاز لە عێراق لە هەرێمی کوردستان هەتا ئێستا نەبووە یاسا لە ناو عێراقدا بەهۆی ینی چونکە هەندێک لایەن لەبەر بەرژەوەندی خۆیان حەزیانەی ئەو یاسا ئەسڵەن هەبێتن چونکە ئەگەر هەبوونی ئەم یاسا دەبێتە ڕێگرێک بەرامبەر بە ینی ئازادی زۆر لایەنی کەش دەی و کورد لە پێناو بەرژەوەندی خۆی ئەوانیش پێداگر نەبوون لەسەرەوەی کاوە یاسایە دەربچێت کوردیش بەرژەوەندی لەوەیە بۆ تا ڕادەیەک من دەڵێ ینی لەوانەیە هەندێک لایەن ینی دەزانی بەخۆی ینی دووسەی ناوت لە هەرێمی کوردستان دووسێکی کارەساتە ینی بەڕاستی دووسەیە کە لە سەرەتا ئومێدی هەموو کورد ئەو بوو کە ئەم دووسەی نەوت و غاز کە ببێتە خێر و بەرەکەت بۆ هەرێمی کوردستان کە ببێتە ئەگەر کە ئێمە بێمنەت بین لە بەغدا ینی بەم شێوەیە دووسەکە چونکە ئەو نەوتەی لە هەرێمی کوردستان دێتە دەرێ ئێستا نەک وڵاتەکە ڕەنگە دوو وڵات بەخێو بکات بەڵام بە ئەگەری نەپیلانی بێپلانی و بە ئەگەری کە بە شێوازێکی فروتن و گەڕانەوەی داهات بە شێوەیەکی نەیاسایی و لەسەر ئەساسی کۆمپانیا ئەو کەس و ئەملایەنە و ئەولایەنتر ڕاستی کورد زۆر شکست خواردووە بە لە دووسەدا و لە بەغداش ئەم دووسەتە ئێستا نەبووە یاسا و لە یاسا ناتیارێ خستن دەست خۆش دێم و خزمەت جەنابێت کاکمۆنێت سوپاس دەکەم کاک بەختیار ینی وێنەکە وەکو جەناب داماژەت پێدا لە بەغدا تا ڕادەیەک ڕوون نییە و تەمومژاویە و پەیوەندی نێوان لایەنەکان لێش بەگشتی ئاڵۆزە لەگەڵەوەی کە پەیوەندیش لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان ینی باشمان پێ ناڵێن ئەگەر ئێمە زوو فریانەکەی و نێوماڵی خۆمان ڕێبخێنەوە بەگشتی کۆمەڵێک جەمسەر هەیە لە عێراقا کە ئەمانە ئەبنەهۆی یەکلاکردنەوەی زۆرێک لە کێشەکان و بمانێت و نەمانێت ماڵی شیعی و ماڵی سونی و کوردیش بەسەرم جەمسەرانەدا دابەش بووە کورد بە دیاریکراوی ئەگەر لە جەمسەرە ناوخۆیەکانەوە وەربگرین کورد بە سەر کام جەمسەردا یەکلا بووەتەوە بەرژەوەندی لەوایە خۆی یەکلا بکاتەوە بەسەر جەمسەرێکدا یاخود نەخێر دەبێ یاریزانێکی باش بێ لە نێوان هەموو ئاراستەکان لە پێناو بەرژەوەندی خۆی بڵێ بێگومان ئێساوەی کە گوێبی سێبین شیعەکان بۆ خۆیانیانەوێ لەسەر کاندیدێکی دیاریکرا بۆ پۆستی سەرۆگۆزیران ڕێککەون یان جۆرێک لە ڕێکەوتنیان هەبێ ئەو وەختە بە جندایکی هاوبەشی خۆیانەوە بێن لەگەڵ کورد و لەگەڵ سونیات دانیشتن بکەن لێرە ئەمێنێتەوە سەر کورد یعنی پێش هەموو شتێکە
با بڵێن ئەمانە چنە ناو دانووسانەوە پێویستە لەگەڵ هەر هێزێکی سیاسیە ئامادەی گفتوگویان تیاابیان قسە باسەکەن لەسەر پێکەنانی حکوومەتە ئەبێ متەمەسیک بن بۆ مادە دەستوریانەی کە لە دەستوری عێراقیە پێشتر ئیقرارکراوە بڕیاری لێدراوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە هەر هێزێکی سیاسی ئامادەی تیاابێ ئیشکا بۆ جێبەجێکردنی ئەو با بڵێن ئەرکە کە پەیوەندی هەیە بە دەستورەوە ئەمان لەگەڵە بچنە پێشەوە و بێ بە جندایەکی هاوبەشەوە قسەی لەسەرکەن ئێمە هەمومان بینیمان پەرلەمانتارە کوردەکان کە لە بەغا دابڕان لێکتری و هەندێک ئاڵۆزی لێکەوتەوە تەنها لە ناشرینکردنی کورد و پێگەی کورد لە بەغدا و زۆر پۆستیشمان لە دەست پۆستمان لە دەستدا خۆمان ناشرین کرد ئەندام پەرلەمانمانە بوو لەناو بەغدا لەناو پەرلەمانی بەغایە دژی تیجاهی کوردستانی قسەیە کرد بووە وای لێ هاتبوو زۆرێک لەو شتانە بە حەق و ناحەق لە بەرەوەی با بڵێن لیستی کوردستانی پێشنیارێکە ئەوان لە دژی وەستانەوە و زۆرێک لەو پەرلەمانتارانە باجیشیاننا بەڵام بە پێچەوانەوە هەندێک ئەو پەرلەمانتارانی کە خاوەن موقیف و هەڵوێستی نیشتیمانیانەی خۆیان بوون یعنی پەرلەمانتارمان بینی لەناو پەرلەمانی عێراقیا بوو وتی من شانازیەکەم بۆی کە بەشداری کرۆ لە ڕیفراندۆمەوە ئەوە شتێکی سەرەتاییە ئەنی ئەمە ئینسان شتەکان تێکەڵاو نەکا دوو مەسەلەی هەیە مەسەلەیەکیان مەسەلەی ئەرچی نیشتیمانیە کە لەسەر هەموو لایەنە سیاسەکانە بەبێ جیاوازی لە بەغەدا کۆچی لێ بکەن وە لەو پشتانی کە پەیوەستە بە کارە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانەوە پەرلەمانی کوردستان هەیە و کەس هەیە لە هەرێمی کوردستان چەتری کۆکەرەوەی ئەم لایەنانە بێت کە بتوانن بە یەک ئاڕاستە بچنە بەغدا من پێم وایە کە هەیە هەتا ئێستا ئەو مقاوماتە ماوە ئەو مقاوماتە هەردوو هێزی سەرەکی یەکێتی و پارتی ئەتوانن دروستی بکەن و ئەتوانن بەبێ جۆدانەوەی کە لە پەرلەمانی کوردستان چی ڕۆدان زۆر شت هەیە پێیوەستە بە ڕووداوێکی ناو پەرلەمانەوە من ناکرێ بکرێتە هۆی ئەوەی وازە مەسەلە استراتیژیەکان و ئەس لە مەسەلە نیشتیمانەکان و لەوانەی کە پێوترێ هێڵی سووری نیشتیمانی ئێمە دەستبەرداری بین ئەکرێ پارتی و پەکەکە ناکۆچیان هەبێ ئەکرێ یەکێتی و پارتی ناکۆچیان هەبێکرێ بەڵام ئەمە ناکرێ یعنی هەموو مەسەلە نیشتیمانەکەمە بکەینە قوربانی ئەو ناکۆچیە بچووکانی کە بچووکترێن لە بەرژەوەندی باڵای خەڵکی سیاسەکانمان درک بەم ڕاستیە ئەبێ دەرچی پێ بکەن چونکە درچی پێ نەکەن ئەمە بەرپرسیارەتی مێژووی ئەخلاقیەکەوێتە سەرشانیان ئێمە چەند پاش شەکشە بکەین کورد خۆنەخواسا گەر یعنی ئێستا وازەوە بێنێ کە هێزێک لە کەرکووکا پاشەکشەی کرد و هێزیچکە ئەگەر سەڵتانە بۆ خەڵکی تر بڕۆشتە ئەگەر بۆ لایەنی عەرەبی بڕۆشتە ئەگەر پاشەکشەی کورد لەو جێگا ناکۆکانە وایە ئەو وەختە قسەی سیاسەکانی کوردستان چییە بوو پاراستنی دەنگی کورد لەوێ یعنی مای خۆشحاڵیە ئەوە مای خۆشحاڵێ سەرڕای ئەوەی کە چێ بردێتی ئەمە هەڵبژاردنەوە و ململانەی سیاسیە ڕۆژێکە ئەم هێزە زیاترێن لە جێگایەک و لە مۆقعەکە ڕۆژێکە هێزچکە لەوانەیە شەقام جۆرێک لە خطابی پێویست بێ لە زرۆفێک لە زرۆفەکانە هێزێکی سیاسی نێتوانی بێ خطابی بەپی ئەو هەلومەرجەی سەر شەقام بێ ئێستا ئێمە ئازانین کە لە عێراقی شاو لە هەرێمی کوردستانە ژمارەی زۆر گەنج بێکارن با بڵێن زانکۆی تاواکۆدان نەمەزراوە خەڵکیی زۆر ڕێگای هەندەرانی گرتوۆتە بەر وەلایەتی حیزبی هەیە بۆ نمونە ئێستا ئەمە ئاراستە ناوخۆیەکە کە پەیوەندی هەیە بە جەمسەرەکانی ینی هەم ماڵی شیعە هەم ماڵی سوننەکە کورد پێویستە یاریزانێکی باش بێ بتوانێت بە شێوازێکی سیاسیانی دروست لە پێناو بەرژەوەندی گەلی کورد مامەڵە بکات بەڵام ینی بیرمان نەچێت کۆمەڵێک ئەجندای دەرەکی شەیە کە ینی مەلەفی عراق بن بەڕێوەڕاستی ینی بیرمان نەچێت ئەمریکا یەکێکە لە یاریزانە سەرەکیەکان و ئێران و تورکیا و تا ئێستا وڵاتانی کەنداویشیاتۆتە سەر بەڕاستی کورد ئەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ بەرژەوەندەکانی ئێران لەلایەک و هەروەها وڵاتانی دیکە لەلایەک لە عراقدا و ئەتوانێت لە ڕێگەی دانوستان و گفتوگۆ لەگەڵ ئەم دەستە دەرەشیانە بتوانێت هاوسەنگی خۆی لە بەغدا پارێزەوە ئەوقی استراتیژیمان هەمیشە بەغدا بێ بێگومان ئەتوانێت چونکە لە بیری نەکەن ڕۆژگارێکە بۆکە لە بەغاوانەی حکومڕانیان کرۆ زۆربیان سەر بە جندای ئێرانی بوون بەڵام گرنگەوەی کە کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخاکە کورد ئیستحقاقێکی سیاسی و نیشتیمانی و نەتەوەی هەیە کە پێویستە لەگەڵ هەموو دانووسانەکە لەگەڵ هەر سەر وەزیرانەکە لەگەڵ هەر پێکاتێکی سیاسی لە عێراقەکە مامەڵاکە وەکو کیانێکی یەکگرتوو ئێمە
ئەگەر ئەو کیانە دەستبەرداری ببین وەکو کیانی یەکگرتووی کوردی وا بکەین هێزێک بە تەنیا بچێت لە بەغام مامەڵە لەگەڵ هێزەکانی عێراقا بکە و لێکتریدا ببڕێن ئەو وەختە مەسەلە نیشتیمانەکان و مەسلەی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان و مەسلەی پێشمەگە هەموومانەکەونە پاشەکشەوە بۆ چێ باجیا هەموو بەگشتی خەڵکی کوردستان ئەجا ئەمە بەرپرسیارەتی مێژووی ئەخلاقی لەسەر هەردوو هێزە سەرچەکەی هەرێمی کوردستانە کە نێڵن بۆ ئاراسە بۆ ئاقارە بڕەوە ئەگەر هێزێک لە خۆبایی بوونی ئەوەی کە هێچێ هێزی یەکەمە و هێزی دووەمە و هێزی سێمە مامەڵە لەگەڵ من پێم وایە کە هێزێکە گەر تاکە کورسێکی هێناوە بێ مامەڵەیەکی وای لەگەڵا بکرێت کە هەست بەوە نەکات ئەو خوێنەوەی بۆ بکرێت و معاملەی دروستی لەگەڵا کرێەوە هەندێک جار ضرورە بۆ ئەو هێزانش کە بەشداریان نەکرۆ لە هەڵبژارنیان ئەو هێزانێک کە کورسیشان نێناوە لەو ئەجندانەی کە مەسلەی نیشتیمانی و ڕەهەندی نیشتیمانیان هەیە پرسوڕابێکتری بکرێ و ئەکرێ خەڵکێکیان کە شارەزای لە بوارێکە سوودی لێ بینی لە جێگای لە جێگاکان قسەکە لێرە ئەوەیە کە ئەمەی کە ئێمە بەیەکەوە دەستمان ناوەتێ بەرپرسیارەتی 100 ساڵ خەباتی باشووری کوردستان لەسەری ڕاوەستاوە ئایا ئێمە جارێککەی بێنەوە بۆ ژێر سفر و ساڵەکانی هەفتاکان و سەردەمی بەعەس یان ئەیگەینە کەنارێک کە هیچ نەبێت هەندێک دەستکەوت کە ئینسان بتوانێت شانازی پێ بکە تۆ زۆر باش لەوانەیە ئێمەمانان سەردەمی هەشتاکانمان لەبیرە خۆ خەڵک محتاجی پارە نەبووە لە عێراق کە چۆتە یعنی ئازادی بۆ تینوی ئازادی بۆ تینوی ئەوە بۆ کە دژی دیکتاتۆریە بۆ سێتەوە خاکداگیرکردن ئێمە پێشێلکاری ئەو پۆ ساڵانەی کە لەسەر سەری ئینسانەکانی کورد و خاچی کوردستان بۆ وای کەەوە خەڵک تێکۆشان و خەباتکە ئێستا هەموو مەسەلەکە هاتوۆتە سەرەوەی کە بەغا 200 ملیار بنێریان نەینێرێ ئەمە پێویستە بە گیانێکی بەرپرسیارانەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکرێ ئێمە تەنانەت شەقامیش ئێستا لەوانێ زۆر جار وای لێ هاتوێ گەشێتەوە ئاسەی ئەو هەموو خەڵکی کە چۆن ئەچونە شاخ و خەبات و تێکۆشانیانەکەن پێمان بڵێن وڵا خواکە بەغا 200 ملیارەکەمە بە بنێرەوە مۆزوعەکانی کە باوازێ بێنین ئێمە کێشەیەکی سەرەکی ئەگەر بۆ خەڵکی کوردستان مەسلەی بودجە و ینی موچەی ماگانە بێ بۆ ناوچە جێناکۆکان خاک و زەوی و مەسلەی کەرامەتە ینی بەڕاستی تۆ ینی تۆ نەهاتون بە هیچ پێوەرێکی ئەخلاقی نێودەوڵەتی مامەڵە لەگەڵکەن نەوەکو با بڵێن دەسەڵاتدارانی عێراق بە درێژایی مێژوو نەوەکو ئیسلامی مامەڵیان لەگەڵ دۆخی کووردا کردووە نەوەکو چەپ و مارکسیزم مامەڵیان لەگەڵ کردووە نە بە پرەنسیپە دیموکراسیەکان و پێوەرەکانی جارنامەی گەردوونی مافی مرۆڤ مامەڵیان لەگەڵا کردوین بۆیە کاتێک کە ئێمە ئەمە ئەبینین کەسێکی کۆمۆنیستی عێراقی ئەچێتە پاڵ شۆڤێنەکان لە مەسەلەی کووردا و کەسێک کە بازە مەسەلەی مسلمانێتی و ئیسلام بوونەکە کە بە پێی پێوەرەکانیان لا فەرقە بەینە عەرەبەیان و عەجەمێنی لا بتەقوایە و لەگەڵ ئەو عەرەبەی کە بازە دیموکراسیەت و مافی مرۆڤەکە هەمویان کەیەتە سەر قەزەی کورد و ئەو ئەجندایی کە پەیوەستە بە جێبەجێکردنی مافە دەستوورەکانی خەڵکی کوردستانەوە ئەوان هەمان یەکەگرنەوە ئەی چ منتقێکی تایە کە هێزە سیاسەکانی کوردستان بە هەمان پێوە عقلەت و منتق ماوەڵان کوردین و لە پێناو قەزیەکە ینی ئەگەر ئەوان هاتوون وەکو پێوەرێکی مارکسیستیانە تەعامل لەگەڵ قەزەکەیەکەن و یان جیاوازی لە نێوان مرۆڤەکانان نیە و ئازادی یەکسانی و پێکەوە ژیانیان بۆ هەموو خەڵکی عێراقەوێ ئێمەش ئەو وەختە حەقیەوە دەست درێژکەین ئەگەر بە پێوەرە ئیسلامەکانە بامەشەوە ئەگەر لە چوارچێوەی دیموکراتیەت و مافی مرۆڤ و کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەوەی کە پێویستە بە جارنامەی گەردوونی مافی مرۆڤ و نەتەوەی گرتوەکان بڕیاریەوە بابێن ئەوان ببن بە حەکەم لە نێوانانە کە ئەوان بە هەر کامێکیان بێنە پێشەوە خەڵکی کوردستان مەفروزە بچێتە پێشەوە لەگەڵان بەڵام کاتێک کە دوێنە پێرێ لە سەرەتای دەستپێکی خوێندنی کوردیا لە کەرکووک لەسەر بەرزکردنەوەی ئاڵایەک مامۆسایەک مدیری بەڕێوەبەری مەکتەبێک ڕاوبرێ هەردوێنێ ینی لەژێر سایی سوپای عێراق وڵای عێراقیە لە سەرگەران ئەمە پێویستە بە ئاگامان بێنێتەوە ئەگەر ئێمە بەرپرسیارەتی مێژوویمان لەسەر شانە ئەگەر ئێمە
بۆ ئەوە هاتوین سیاست و حیزبایەتیەکەین کە خەمی میلەتەکەمان خەڵکی کەسێکە لە داقوق و لەکوێ زوڵمی لێکرێ لە ناوچە سنوورەکانی دەسەڵاتی داعش و حەشدی شعبی ئەوە زوڵمی لێکرێ ئەوە بەرپرسیارەتی کاک مەسعودیش و کاک پاڤێڵیش و کاک فڵان و سەرۆکی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە پەیوەست نییە بە حیزبێکی سیاسیەوە بە کەسایەتێکیشەوە بەتەنها. دەست خۆش کاک بەختیارجان. کاک مۆنەت فەیسەڵانی بەڕاستی کاک بەختیار کۆمەڵێک بابەتی گرنگی وروژان و تیشی خستە سەر کۆمەڵێک بابەتی هەستیار کە ئەمە پەیوەندی هەیە بە نەتەوەی کورد، بە خاشی کورد، بە داهاتووی کورد. ئێمە بەڕاستی یعنی ئەگەر لایەنە سیاسیەکانمان بەڕای جەنابەت ئەگەر بەم شێوازەی ئێستا بچنە بەغدا پێت وایە ئەتوانین ئێمە جارێکی دیکە قەواری هەرێمی کوردستان ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو و تەنانەت لە ئێستا و لە داهاتووش کە گەورەترین مەترسی لەسەرە و زۆرێک لە لایەنە عەرەبەکان بە دیاریکراوی لایەنی شیعە دەیانەوێت لەم خولەی پەرلەمانە هەنێ لە مادە دەستوریەکان لە دژی بەرژەوەندی کورد هەموار بکەنەوە کە ئەمانە بەڕاستی خەتەرە گەورەکە و مەترسێ گەورەکەی بۆ سەر قەواری هەرێمی کوردستان کە ئێمە هەمیشە شینی بووەکەین و شیوەمان بۆ کردووە. پێت وایە ئێستا سیاسیەکانی کورد هێندە بە ئاگان و تێگەیشتون لەو خەتەر و مەترسیانە کە بە شێوازێکی یەک و یەکگرتو بچنە بەغدا بۆی ئەم مەترسیانە لەسەر قەواری هەرێمی کوردستان و ئەو لە 150 خاچی هەرێمی کوردستان کە لە دەستمان ناوە دوور بخەنەوە. لە سەرەتا گوتم یعنی پێشتر لە ساڵانی 2002 ڕۆخاندنی ڕژێم لە 2003ەوە هەروەها لە نووسینی دستور لە پاشەوە کورد بوو پێکەی هێز بوو لە بەغدا پێکەی بەهێزی پێگەی کورد لە بەغدا لەوەیدا بوو کە کورد یەک بوو بە خۆتان دەزانن یعنی حتا لە هەڵبژاردن کورد بە یەک لیستەدا دەبەزی کە لیستەی کوردستانی بوو و لە پەرلەمان بە یەک بڕیار دەنگیان دەدا ئەمەش وای لێکرد بوو کە کورد ببێتە فراکسیونێکی گەورە لە پەرلەماندا و کاریگەری خۆی هەبێتن. بەڵام ئێستا بوو ئێمە ئەو پێگەی بەهێزمان لە دەست داوە. ڕاستە ئێستا جەنابی مام جەلال خوا لێ خۆش بێ ئێستا لەوێ نەماوە. بەڵام کێشەکە لەوەدا کە ئێمە لە هەرێم تەبانینە کە ئێمە لە هەرێمدا لە هەرێمی کوردستانی ئێمە بەرامبەری یەک بەلودڤەرزی تەماشایەکتر دەکەین. مامۆستا بەختیاری شەر بەوەدا یعنی تو یەک کورسی یعنی گاڵتە پێ دەکەنی باشە بوو گاڵتەی پێ دەکەین. یعنی خواش خاوەن جەماوەرێکە جەماوەرێک لە پشتەوەیە ئەتو نەبێ بەو شێوەیە تەماشای لایەنی تری سیاسی بکەیت بۆ چەند بێتن پێگەی ئەمە ڕەنگە ئەم جارە یەک کورسی بینی جاری بێت 4 کورسی و 5 کورسی بێنێتن ئەمە هەڵبژاردنە و خەڵک بریاری لەسەر دەداتن. بەڵام ئەتو ئەکە خۆت بە بڕای گەورە بزانی و ئەکە خۆت بە لایەنێکی سیاسی بەهێز بزانی و خەمی کوردت هەیە خەمی دووسەی کوردت هەیە خەمی نەتەوەی کوردت هەیە دەبی شازاز بکەی بوو لایەنەکانی تر ئەتو بەتەنێ ناتوانی بەڕاستی بەمە بزان هەموو لایەنەکانی سیاسی هەرێمی کوردستان ئەوانی کە ئێستا کورسیان بردیە بەتەنی یا بشنە بەغدا بە شێوەیەکی بچووکانە لەلایەن لایەنی عێراقی تەماشا دەکرێت. ڕاستە لەوە چەند پۆستێک بەدەست بێنن لە بەرژەوەندی خۆیان بەڵام خۆ دوجار قەزیە گەورەکە کە کوردە لە دەستێدی وەکو جەناب دەڵێ لە دەست ئەکی بەدەست زەدەن و لەسەر ئەمەڕاش ئەوانە دەزانن کە ئەم لایەنە حزبیە هاتووە بوو بەرژەوەندی و ئەجنیدای حزبی خۆی نەک ئەجنیدای نەتەوەیی کورد لەوێ کار بکاتن. ئەمە وا دەکات کە پێگەی کورد پێگەیەکی لاواز بێتن و هەروەها لایەنەکانی تر چ لایەنی شیعە بیتن ئەوانی کە دەتوانن حکومەت بەکاربێنن بەڕاستی بەلودڤەرزی لەگەڵ کورد قسە بکەن. ئەمەش ئەگەری سەرەکی دەگەرێتەوە بۆ کورد بەخۆی کە وەکو گوتمان لە هەرێم تەبانیە لە هەرێم ناکۆکیان لە نێوان هەیە لە هەرێم بەلودڤەرزی لەگەڵ یەکتر قسەی دەکەن. ئەمە بەڕاستی ئەم نزانم یعنی ئەگەر ئەوانە خەمی نەتەوەیی بیتن و خەمی قەزیەی نەتەوەی دووسەی نەتەوەیی بیتن کە ئێمە دەچینە بەغدا شەڕ لەسەر نەتەوەی دەکەین ئێوەڵا تو بەتەنێ بچیت هیچ بەوا درێگە بینیت لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسەکان کاک مۆنەت بۆ ئەوەی کە ئەم لودڤەرزیە نەمێنێ ملبین بۆ یەکتری تەبابین لە ناوێکە بەڕاستی هەنگاوە کرا یعنی بینیمان ینی پێشفترەیەک ینی سەردانی یەکتریان کردو بەڵام من پێم وایە ینی سەردان و هاتن بەردەم میدیاکان ئەمە نەک خاڵێکی هەرچەندە خاڵێکی ئیجابیە لە ڕووی شێوازیەوە بەڵام ناوەڕۆکەکە گرنگە یعنی ئایا ئەتۆ ڕێککەوتی لەگەڵ لایەنەکان ئایا واتکردیە کە قەناعەت بکەی بە لایەنی تری کوردی کە وەرن بۆ پێکەوە وەکو برا ئەمر فەرقم نییە مسی کورسی بینە
ئەتو یەک کورسی دینە فەرقمان نییە بۆ بچینە بەغدا ئێمە شەر دەکات کورسێکی تو زۆر گرنگە بوو من کە من ئێستا بە خۆت ینی مامۆستا بەختیاری باس کرد لایەنە شیعەکان ئەوانەی کە لەم هەڵبژارنە جگە لە سادریەکان کە هەندێک دەنگیان کەم بووە و پەرت و پەلان بووینە ئێستا خۆیان لە یەک گرتوتەوە ینی حتا ئەوانی کە سەرپخوش هاتینە خوارێ چوونە لە زێر یەک چەتردا کە پێیان دەگوترێت چارچێوەی هەباهەنگی شیعە کە ئێستا گەیشتە تقریبا 80 کورسی هەتا 85 کورسی کە ئەکەر بێ حساب کە هەندێکیان یەک کورسیانینەوە هەندێکیان 4یانینەوە هەندێکیان 30 کورسیانینەوە بەڵام ئێستا ئەوانە هەرسوکەوت لەگەل ئێک دەکەن بە پێی ئەژیدایەکی هاوبەشی ئێکتریان ینی لەسەر چەند خاڵی هاوبەش کار دەکەن ینی ئێک لە خاڵە هاوبەشەکانی ئێستا ئەوانە ئەو چارچێوەی هەماهەنگی کە چەند هێزی پەرتاپەلاوی ئەوانەی کە زوو دەنگیان هەمان کوو کردیتەوە یەک لە خاڵەکانی کە داکوکی لەسەر دەڵێن دەبی کۆمیسیۆنی هەڵبژاردن پێداچوون بە ئەنجامەکانی هەڵبژاردن بکەن زۆر داکوکیش لەسەر دەکەن ئەنی بزان ئەوە بە ئێک باشە خۆ کاک موەنەد یعنی ئێمە لە هەرێمی کوردستان قەزیەمان هەیە یاوەتا ململانەی ینی خاک و ئەرزمان هەیە لەگەڵ بەغدایە و مادەی دەستوریمان هەیە بەڵام ینی ئیرادەش هەیە زۆر جار بەڵام سەیرەکەی ئەوە تا ینی پێداگرنین لە بەغدا ینی ئەمە پێ دوایە هەر نێو ماڵی کووردە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە بەم شێوازە بین لە سەرمافەکانمان یاخود نەخێر لایەنی بەرامبەریش کە بەغدا و لایەنەکانی سونە و شیعە و هەروەها هەرێمایەتی و ئەمریکایە ئەمانیش تا ڕادەیەک ینی بەرامبەر ئەم قەزیەیە دەستیان هەیە تێیدا بەتەکید ینی دەزانیت چونە ینی لە عێراق هێزەکانی هێزی زلهێز وەکو ئەمریکا و ئەوانی تر و هێزی هەرێمی وەکو ئیران و تورکیا ئەوەنە هەمویان دەستی هەیە لە دونیەتی دامەزراندنی ڕێبەرێوبردنی حکمڕانی لە عێراق و اینجا لە جێبەجێکردنی ئەجینێدەکان ینی لایەنی سیاسی عێراقی سەدەسە سەربەخۆ نییە بەڵکو گرێدا بەم لایەنە بە شێوەیەک لە شێوەکان بیت ڕاستە خۆ بیت یا نەڕاستە خۆ بیتن ئەکید ئەمانەش کاریگەری هەیە لەسەر بەدینانی مافەکانی کورد لە بەغدادا ئەکید ئەو لایەنی سیاسی عێراقیش هەمان شێوە ئەوانیش کەم تەرخە بووین ئەوانیش هەولیان داوە کە پێکەی کورد کەم بکەن کە ئەو مافانەی کە هەنە لە دستور کە مافی کوردن ئەم مافانە کورد بە سەدەسەت وە نەگرێتن و قازانجی لێوە نەگرێت بەڵام لە هەمان کاتدا هۆکاری سەرەکی ئەمەیە کە ئێمە وەکو کورد وەکو لایەنی سیاسی هەرێمی کوردستان ئەوانەی کە دەچنە بەغدا ئەوانەی کە دەرچونە لە نێوان خوددا تەبانینە و یەک نینە یەک ڕێزی لە نێوان ئێمەدا نییە ئەم نەبوونە یەک ڕێزیە ئەگەری سەرەکیش ئەمە شێوازی حکمڕانی بۆ لە هەرێمی کوردستان ئەو شێوازەی حکمڕانی و بەڕێوەبردننی هەرێمی کوردستان بوویتە ئەوە کە لایەنەکان بەڕاستی بەداخەوە دەڵێن بەداخەوە کە کوردن کە دووسێکی مەترسیداریان هەیە کە هەرێمیان لە مەترسیدایە وای لێ کردووە کە نەک ململانێ لەگەلێکە بەڵکو بووینە دژمنی یەکتر يعني تصور بكاني لان هي ضلتن امن آمادانی ما به هیچ شوی لگل لانی تر داب نیشن برام هر دو کیان کردن داشتن بغدا لسر کشی دستوریکان و لسر دوسای کردی نتوایی شر بکن امانه استا اگری سرکی چه اگری سرکی ام هر سکوتی لگل اکتریان کردوا ام شوازه حکمرانی لهرمی کردستان که پیوسته براستی پیوسته گرانکاریک به سر دابد لچونیتی برای بردن هر سکوت لگل اکتریان من پێم وایە یعنی ئەکار ئەتوو شازاز بکەی بوو لایەنی تر ئەکار ئەتوو بۆ برای خۆی کورد هەندێکشت بە جێبێری هیچ کەموکاسی و هیچ عیب تێدا نیە بەڵکو ئەمە شانازیە بوو لە مێژوور بۆ دەنووسێ من پێم وایە ینی دەبی لایەنەی هەرێمی کوردستان ئەم ئەوەی کردیان لە پێشتر بەجێ بێرن بێن لاپەرێکی سپی بکەنەوە بە شێوازێکی نوێ بەرزوکەوتێکی نوێ تعامل لەگەل یەکتریان بکەن لە هەرێمدا اینجا بەم شێوازە جوانە بچنە بەغدا بە یەکڕێزی و قسەیان لەگەل لایەنەکانی تر بکەن بە شێوازێکی یەکدەنگی بەڵام ئەگەر بێتن و وەکو جێم لێ بووە کە ئەم ڕۆژانە وەفدێکی کوردی دەشتە بەغدا یە حزبێکی سیاسی بەتەنیا بەڕاستی ئەم دووبارە بوونەوەی ئەوەی لە ساڵی 2018 ڕوودای من پێ وایە کە پێیگی کورد لاوەستر دەبێتن ئەوەی هەماش بوو زیاتر دەست دەدەین لە ماوەی داهاتوو ئەگەر بەم شێوازە بەم شێواز دەست خۆش کاکمان نەدێم و خزمەت جەنابەت بۆ دواوتە کاک بەختیار مستەفایانی ڕاستە بۆ نمونە زۆر لایەن و زۆرێک لە چاودێرانی سیاسی ئەوەی کە ینی لەسەر ڕەوشی کورد قساکەن ئەڵێن
پۆست گرنگ نییە بۆ کورد بەڵام خۆ دوجار ینی کۆمەڵێ پۆست هەیە لە بەغدامانە زۆر گرنگ و یەکلاکەرەوەن و دوجار ینی کورد ئەگەر پۆستی سەر کۆماری نەبێ ناتوانێت ڤیتۆ بەکاربێنێت لە هەندێک بابەتا کارچەنە لە ڕابردوو بەکاریشی نێناوە ئەگەر کورد لە دادگای ئیتیحادیە ئەندامی نەبێ بەڕاستی ناتوانێت داکۆشی بکات لەسەر زۆرێک لە مافە نەتەوەی دەستوریەکانی خۆی ئەگەر کورد لە پۆستەکانی خوارەوە بە دیاریکراوی لە ماوەکانی ڕابردوو کە جۆمان لێبوو مدیر عامێک پاری هەرێمی کوردستانی وەستانوە ئەگەر کورد ئەم پۆستانی هەبێت خۆ گرنگە دوجار کورد ئەگەر ئەم پۆستانی لە بەغدا هەبێت و بە شێوازێکی زانستیانە و لە پێناو بەرژەوەندی خۆیان بەکاری بێنێ گرنگ نییە بێگومان گرنگە بەڵام لەوە گرنگترەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ پێگەکی خۆتاکەی گرنگ نییە کورد سەر کۆمار بێ گرنگە ئەو سەر کۆمارە چوە مامەڵاکە گرنگ نییە وەزیری دارایی کە کووردە باڵێنیان وەزیری سامانەکان ئەگەر کورد یا خارجیان هەر پۆستێک لەو پۆستانە گرنگەوەیە یعنی هەڵوێستەکانی چەند داکۆچیکردنە لە مەسەلە نیشتیمانەکان کە پێیوەستە بە کوردەوە تۆ دیقەت بە پەرلەمانتارانی هەدەب لە باکووری کوردستان و لە تورکیایە چۆن ئەتوانن شەقامی تورکی بهەژێنن چۆن ئەتوان کاریگەریان هەبێت لەسەر ئەوەی کە ئەردۆغان بخەن بە عەرزا لە ئەستەمبوڵ و لە ئەنقەرە لە هەڵبژاردنەکانە چۆن ئەتوان مامەڵە و گەمەی سیاسی لەگەڵ هێزە سیاسەکانی تورکیا بکەن ئەمە ئەرچی سیاسەکانی هەرێمی کوردستانە شانازی پەرلەمانتار لە بەغدا ئەوەیە کە چۆن بەرەڕووی سەرۆکی پەرلەمان و بەرەڕووی با بڵێن لایەنە شیعیە نەتەوە پەرستە مەسهەبی پەرستەکانە ئەبێتەوە لە مەسەلەی داکۆچیکردن لە مەسەلە چارەنووسازەکانی کە پێویستە بە خەڵکی کوردستانەوە تۆ قسەت هەیە لەسەر کوردستان مشکلت هەیە لە هەرێمی کوردستان ئەمانە پیانەوترێ شانی ناوخۆیەکی مەسلەیەکی ناوخۆیە ئەتوانی لەو شاری سێمانەی خەڵک بێنە سەر شەقام دەسەڵات دەڕوخێنی چێکی بیکە لە هەولێرێکی ئەمە ناکرێت بچێتە بەغدا ئێمە کێشەکانمان لێرە یعنی ئێمە هەناردەی کێشەکانی خۆمان بکەین بۆ دەروی خۆمان نەک ئیسیرادی کێشەکان بکەین بۆ ناوخۆی خۆمان پەرلەمانتار مەهام و ئەرچی ئەوەیە کە لە بەغا چۆن داکۆچی لە مادە دەستوورەکانی خەڵکی کوردستانەکە ئەو پۆستە حکومیانش کە خەڵکی کوردستان وەرێگرێ پێویستە مەسەن وتت زۆر پۆستە بۆ هەر بە بەتاڵی ماوەتەوە هەتاوەکو ئێستاشی لەگەڵا بێ کە کورد استحقاقی کوردی بۆ وەری نەگرتووە ئەکرا لە هەموو ئەو شتانە کوردی سفادە بکە زۆر جارەوەتا کە وەکوی باس کرد لە سەرگەران و لەکوێ کاتێک کە پەرلەمان ئەدرێ سەرکۆمارێتە سەرخەدیان پارێزگارێک دەتوانێت بێتە سەرخەدیان مدعامێک یان وەزارەتی معنی وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی عەدل ئەمانە توانی بینیتە سەرخەت بتانی کە ئەو پەلاماردان و ئەو دڕندایەتی کە هەندێک عقلەتی شۆڤێنیزم هەتا ئێستا لە عێراقا بە عقلەتی سەردەمی هەفتاکان و شتاکان و ماوەڵاکە بیوەسێنێ ئەمە ئەرچووی سیاسەکانە من پێم وایە کە ئەرچی پەرلەمانتار بەرژەوەندیەکی سەرفی ئەخلاقیە لەسەر شانێتی بۆ ئەوە چێت کە ئەو سۆندا ئەو خوێنی شەیدانەی کە خەڵکی کوردستان بەخشیەتی بەوان لە ئەو پەرلەمانتارێک کاچێتە بەغا تکایە پەرلەمانتاری تر با دوازە ئەجندای حیزبەکاندا طبعا بواز لە هەندێک ئەوەی خەیاڵی لای جیرفان و لای دەوڵەمەندبوونێتی و لەما ئەو 4 ساڵەیە چەند پارە دەسەکەوێ ئەوە خەیاڵی لای مەسلەی میلەتەکەی نەبووە پەرلەمانتارمان نەبوو بە درژایی 4 ساڵی پەرلەمانتاری وشەیە قسەی نەکردووە ئەمە جگای داخونی گەرانی خەڵکی سپاسەکەم بەڵێ کاگێ مۆنەت فەیسەڵ دوا سەرنجی خۆتمان پێ بڵێ سپاسەکەم بەڵام زۆر بە کورتی لە ماوەی کەمتر لە یەخولەکە من پێم باشە وڵە لایەنی سیاسەکانی هەرێمی کوردستان ئەوانێک ئێستا براوانە ئەوانی کە لە ڕێگای ئەندام پەرلەمانی خۆیانە تەمسیل دەکەن لە پەرلەمانی عێراق ئەجنیدەیەکی هاوبەش و یەکگرتوو هەبیتن بۆ خزمەتکردنی بەرژەوەندیەکانی باڵای هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان نەک بۆ بەرژەوەندی گیفانی خۆی و بۆ بەرژەوەندی حزبی تەسکی حزبیە ئەمە ئەکەر بەم ئەجنیدە بچنە بەغدا و بەم شێوازە کار بکەن ئێمە دەستکەوتی زۆر مادەین بەڵام ئەکەر بە ئەجنیدەی حزبی و
بێپلانی بچینە بەغدا بەڕاستی وەکو پێشتریشم گوت ئەوەی هەمانیش بوو بەڵێ ئەوەش دەست دەدەین لە ماوەی داهاتوودا. دەستخۆش زۆر سپاس بۆ کاک مۆنەت فێسەڵ چاودێری سیاسی کە لە ڕێگەی سکایپۆ لە شاری هەولێر لەگەڵ ما بووی. سپاس بۆ کاک بەختیار مستەفا نووسەر و سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵ ما بوو. سپاس دەکەم کاک بەختیار. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەشکرا هەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.